سڵاو بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشنی دەنگی ئەمریکا دەتوانن لە ڕێگای NRT-شەوە بینەری ئەم بەرنامەیە بن. لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانی و من هێرۆ زەنگەنە لەگەڵتاندا دەبم. بەسڵاوین گەرم ئەس دەخیلە شەمۆ دە بەرنامە ئیرۆدا لە ئەمریکا گرانی گەهایە چ ئاست ڕێبەرین جیهانە ڕۆژئاوا دانوستاندنان یان دانوستاندنین سەخت دکن لەسەر پیسبوونا ژینگەهی و کێشەین پەنابەریە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی کارکردنی مناڵانە و دروشمی ئەم ساڵی نەتەوە یەکگرتوەکان پاراستنی کۆمەڵایەتی گشتگیر بۆ کۆتایی هێنان باکاری منداڵانە و لەم بەرنمەیەدا چەند بابەتێکتان لەم بارەیەوە پێشکەش دەکرێت. هەفدە مادەرکەتنا خۆپیشاندانن کو داخوازە قانونی تونترین چەکان دکن لە باژارن سرانسەری ئەمریکا سەرۆکی ئەمریکی جۆ بایدن دۆشەمێ گوت دەوێت دەنگی وان خۆپیشاندەران وەرابیستن بەری کو سەردانە مەکسیکۆ بکە سەرۆک بایدن گوتە ڕۆژنەمەوانان پێنگاڤ ji بۆ کۆنترۆلا چەکان بووە مژارە ناڤەڕۆکی هەڵبژارتنان سەرۆک بایدن گوت jî civata sînatoran ku hewl dida bigha rêketinekê li ser tedbîrên çareserkirina tundûtîjiya ji encamê çekan geş bîne. Serokî ev ragihandindan piştî ku çend caran bi sînatorê demokratan Chris Murphy re civiyayê Murphy rêberatiya danûstandinan dike bi endamên herdû partiyên Kongrêsê re piştî çend rûydanên teqînan ku piranî zarok bûna qurbanî. هەزاران کەس لە مەیدانی نیشتیمانی لە واشنگتنی پایتەخت و سەرانسەری ئەمریکا ڕۆژی شەماڕێ پێوانیان سازا و تایدا داوای گۆڕانکاریان لە یاساکانی چەک هەڵگرتن دەکرد. ئەم فشارە نوێیە بۆ کۆنترۆلکردنی چەک پاش تاقەکردنە بە کۆمەڵە کوشندەکانی ئەم دواییەیە لە یۆڤالدی تێکساسەوە بگرا هەتا بەفەڵۆی نیویۆرک کە چالاکوانان دەڵێن دەبێت کۆنگرێس ناچار بکرێت کارێک بکات. لە واشنگتن نوێنەران داوا لە سیناتۆرەکان دەکەن کارێک بکەن یان ڕوبەڕووی دەنگدان لەسەر دەرکردنیان لە ئۆفیس دەبنەوە. بە تایبەتی لە کاتێکدا وڵاتەکە لە دۆخێکی زۆر خراپدایە پاش ئەوەی 19 منداڵ و 2 مامۆستا لە 24 مانگی 5 لە خوێندنگای ڕابی سەرەتایی لە یۆڤالدی کوژران. گرانی یان ئینفلاسیۆنە ئابووریە ئەمریکا چەندێ تێ و هەر بلندە بە لە گۆڕی وەزارەتە کاریە ئەمریکی دە ساڵێکێدا ڕێژەیە گرانی گەشتیە 8.6 دەبێت سەدەمەوێچنە حکومەتە سەرۆک جۆ بایدن ڕاستی چه ئاستەنگان دەبە ناڤەڕۆکی راپۆرتە ڕێکار حسێن. هەڵاوسانی ئابووری لە ئەمریکا ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە. گرانبوونی نرخی خواردن و کەلوپەل گوشاری زیاتری خستۆتە سەر هاوڵاتیان. ڕۆژی هەینی وەزارەتی کاری ئەمریکا ڕایگەیاند کە نرخەکان لە ماوەی 1 ساڵدا بە ڕێژەی 8.6% بەرز بوونەتەوە. سەرۆک جۆ بایدن لە دوایین دەرکەوتنیدا ڕۆژی هەینی هەوڵی دانیگەرانیەکان کەم بکاتەوە. هەموو وڵاتێک لە جیهاندا قەپێکی گەورەی لەم هەڵاوسانە بەردەکەوێت لە بەشێکی زۆری جیهاندا کاریگەریەکانی هەڵاوسانەکە لە وڵاتی ئێمە خراپترە. بانکی جیهانی سەرەتای ئەم مانگە هۆشیاریدا کە ئابووری جیهان بەرەو گەشەی لاواز و بەرزبوونەوەی هەڵاوسانی درێژخایەن دەڕوات. پەتای کۆڕۆنا و هێرشەکەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بە هۆکاری سەرەکی دادەندرێن. ئێمە بینیمان کە ئاستی خستنەڕوو لە سەرانسەری جیهان بەهۆی پەتای کۆڕۆناوە دابەزیوە و بینیمان کە چۆن کاریگەری ئابوووریەکانی شەڕە بێسازشەکەی پوتن لە ئۆکرانیا بە جیهاندا بڵاوبوونەوە. شەڕەکەی رووسیا دژ بە ئۆکرانیا زۆرترین کاریگەری لەسەر وزە دروست کردووە. ئێمە خەریکین دەستەکەین بە گۆڕانکاری لە بەکارهێنانی ئۆتۆمۆبیل چونکە گرانە هانی منداڵەکانمان دەدەین زیاتر پایسکڵ بەکاربێنن. لای خۆیەوە سەرۆک بایدن کۆمپانیا زەبەلاحەکانی وزەی بەوە تۆمەتبار کرد کە بە ئەنقەس نرخی وزە بە بەرزی دەهێڵنەوە. Exxon made more money than God this year. ئەم ساڵ ئیکسۆن مۆبیل لە خوددا زیاتر پارەی پەیدا کردووە 9,000 مۆڵەتیان هەبووە بۆ دەرهێنانی نەوت بەڵام کاری پێ ناکەن لەبەرچی چونکە پارەی زیاتر پەیدا دەکەن ئەگەر نەوتی زیاتر بەرهەم نەهێنن نرخەکەی بەرز دەبێتەوە. لەگەڵ بەردەوامی هەڵاوسانەکە شارەزایان دەڵێن پێویستە هاوڵاتیانیش هەڵسوکەوتی بازارکردنیان بگۆڕن.
باشترشت کە هاوڵاتیان بکەن بۆی خۆ پارێزن لە دەرەنجامەکانی دەرەنجامە خراپەکانی هەڵاستانەوەی بەڕاستی ئەگەر بکرێت خەرجەکانتان کەم بکەنەوە پارەیەکی پاشەکەوت بکەن. شارەزایان دەڵێن ئەم ئاستە بەرزەی هەڵاوسان لە ئەمریکا لە ساڵی 1970ەوە تۆمار نەکراوە. سەرەڕای بەڵێنەکانی حکوومەت ئاسۆی جێگیربوونی ئابووری هێشتا ڕوون نییە. هەڵاوسانی دارایی لە ئەمریکا بەردەوامە نرخی شتومەک هەتا دێت بەرزتر دەبێتەوە. بەڕێوەبەرایەتی بایدنیش بەردەوامە لە هەوڵەکانی بۆ بەرەنگاربوونەوەی ئەم دۆخە. لەم بارەوە دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێن ماندوو نەبیت با بڵێن لەو پرسیارەوە دەست پێ بکەم ئایا چاوەڕوان دەکرا کە گرانیەکی لەو شێوەیە لە ئەمریکا ڕوو بدات کە ئەوەی ئێستا هەیە؟ سپاس هێرۆ ئەلبەتە بەپێی ڕای زۆرێک لە ئابووری ناسان ئەمە شتێکی چاوەڕوان کراو بوو بە تایبەتیش لەم 3-4 ساڵەی ڕابردوودا کاتێک کە پارەی نەختینە یاخو پارەی مۆڵ بە ڕێژەیەکی زۆر دەڕژێتە ناو بازاڕەکانی ئەمریکاوە لە هەمان کاتیشدا کاڵاکان هەروە دێ و کەم دەبوونەوە. ئەمە یەکێک لە هۆکارەکان بووە کە ئابووری ناسان پێشتر ئاگاهیان لەسەر دەدا کە دەچێت ببێتە هۆکاری سەرەکی بۆ گرانی لە بازاڕەکانی ئەمریکادا. لەسەر وەختی هەردوو بەڕێوەبەرایەتی دانەڵد ترامپ هەروەها بەڕێوەبەرایەتی ئێستای جۆ بایدندا بەهۆی ئەو کرانەوانەی کە کران و بەهۆی ئەو جۆرە پاکەجانەی کە پارەی تیادا تەرخان دەکرا بۆ بەرەنگاربوونەوەی ئەو کێشە ئابووریانەی بەهۆی پەتای کۆڕۆناوە هاتبوونە ئاراوە. ئەمە وایە کرد پارەیەکی زۆر لە بازاڕەکاندا بێ هەروەکو وتم نرخی نەک نرخ ببوورە ڕێژەی کاڵاکان کەمتر بن بەهۆی گواستنەوە و زۆر بابەتی تر داخستنی کارگەکان و ئەمانە. لە لایەک کەشەوە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە بازاڕەکانی جیهاندا ئەمەش یەکێکە لە هۆکارەکان. ئێستاشی لەگەڵدا بێ ئابووری ناسان ینی ئاماژە بەوە دەکەن کە بەڵێ ئەم گرانیە بەردەوام دەبێت بەڵام ڕای جیاواز لەسەر ئەوەیە کە چەندێک دەخایێنێ هەندێک دەڵێ 6 مانگە هەندێک دەڵێ ساڵێک یا زیاترە. بەڵێ باشە بەڵێن بەپێی شارەزایان ئایا ئەم گرانیە تا چەندێک کارەکاتە سەر ئابووری ئەمریکا؟ بەڵێ ئەمە بە مەترسیش دادەنرێ بۆ سەر ئابووری ئەمریکا نەگەر تەنها بڵین کاریگەری هەبێ بەسەری و چکەمە یەکەمین جارە گرانی بەم شێوەیە بێ لە ئەمریکادا لە ماوەی بەلانی کەم 40 ساڵی ڕابردوودا. زۆرێک لە شیکەرەوە ئابووری داراییەکان لە کۆمپانیا گەورەکاندا کار دەکەن ڕایان وایە کە پێویستە دامەزراوە داراییەکانی فێدراڵی لە ئەمریکادا هەنگاوی گەورە بنێ بۆ کۆنتترۆلکردنی سیاسەتە داراییەکان. بەڵێن دوا پرسیارم وەکو دەزانین کە لە کۆتایی ئەم ساڵدا هەڵبژاردننی میترم لە ئەمریکا بەڕێوە دەچێت. ئایا ئەمە چەندێک کاریگەریە کاتە سەر هەڵبژاردنەکانی میترم لە ئەمریکا؟ ئەلبەتە هێرۆ نابێت لە بیرمان بچێت کە بەڕێبەرایەتەکەی جۆ بایدن لە هەوڵی بەردەوامدایە تا ئێستا چەند جارێک نرخی سوودی بەرز کردوتەوە لە پێناو ئەوەی کە گرانیەکە سنووردار بکە یاخود لە ڕادەیەکدا بیوەستێنێ. ئەمڕۆ گەر سەیرێکی ناڕزاییەکانی ناو خەڵکی ئەمریکا ناو دەنگدەرانی ئەمریکا بکەین وەکو چاودێریش ئاماژەی پێ دەکەن دەڵێن دۆسەی ئابووری دۆسی ئەم هەڵاوسانە داراییە دۆسەی گرانی ئەمانە هەمووی دەبنە فاکتەر لە هەڵبژاردنەکەی مانگی 11 داهاتوودا وەکو ئاماژەی پێدەکەن زۆر پێدەچێت ئەگەر بێت و هەنگاوێکی کۆنکریتی گەورە نەنرێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئەوە زۆر ئەگەری هەیە کە دیموکراتەکان ئەو زۆری نەسادەی لە ئەنجومەنی نوێنەران و لە سیناتدا هەیەە لە دەستی بدەن. زۆر سپاس بەڵێن. سپاس بۆتەوە. گاڤاکو سەرۆکین گەلک وڵاتین ڕۆژئاوایی لێ جیڤینا بلندە ئەمریکیاندا مژولی دانوستاندنانە لەسەر مژارین وەکە گوهارتنا ژینگەهێ و پەنابەریێ خۆپیشاندەرین کو ji rojeva fermiya civînan nerazîne li derveyî civîna bilind kombûn û civînek alternatîv pêkînan. Raporta Mike O'Sullivan ji Los Angeles. The Prime Minister of Barbados. سەرۆکی ئەمریکا جو بایدن خانمایەکی ئەمریکا جل بایدن پێشوازی سەرۆکین وڵاتان دکومبوونا بلندە ئەمریکادا kirin ku babetê wan yê serekî koçberiya li Amerîkayê çalakvanên mafên koçberan xwastin ku rewşa koçberên bêbelge li Amerîka bête çareserkirin.
آلیگرێکە مافێ ji ber birina zarokan wek nerazîbûn quflek bi cilkên xwe vekir bû. Ji ber ku carekadî dadgeha bilind a Amerîka helsengandinê divê dûzê alûz da diket. Her wisa xwe pêşanderên dî nerazîbûna xwe înan ziman ji ber dîrxistina Kuba, Nîkaragwa û Venezuela ji civînê ku Amerîka dibêjî bi tinê pêşwazî li welatên dîmokratîk xwastê te kirin û hindek welatên dî şandên bilind nehinartin. Rexnegir dibêjin ev dûrî ye. ji ber ku hindek welat nehatine daxwazkirin wekî Serokê Brazîlê. Evî kombûneka taybet di gel Biden-kirî û xudan siyaseteka tepaserkirî ye û Amazonê disojit û pêtiviyên gelê xwe û yên süriştî bi cih nakir. Wê her wisa gotî ku rêveberiya Biden hizir di geştekê dadgel bû Siûdiyê ku hikûmeta wê bi şêweyekî berfireh ya tambarek û rolekê mezin di kuştina rojnamevan Cemal Xaşoq jî dal sala 2018 hebûye. Ji rovekar dibêjin hêj armanca vê seredanê piştrast nekiriye. Çêdbî ji ber bihayên nefte cêgîr bikin. Çalakiyeka dî bi navê kombûna gel ji bo dîmokrasiyê nêzik hate pêkînan ku rojane 1000 beşdar ji 12 welatan demê kombûna bilind amade dibin. Em hez dikin ku civîna bilind a Amerîkayê bi milyonan mirov ji herêmê gelên reşik û xwecihî, komên jinan, karker û gundî dûr xistine. Em ji giftugoyan dûr xistin. Rêveberiya Biden dibêjî werarbûna aboriyê siruşt, koçberî, babetên girêdayî jinê û mafên dîmokratîk babetên evê ecendayê bûn. Her wisa ev kombûna bilind sponseriya gencan û xelkê sivîl diket. Serokê Meksîk li kombûnê amade nebû wezîrê derve li pêşxwe vehinardibû. Sînatûreka Meksîk ku sekretêra giştiya Partiya Desthilatê welatê xwe dibêjî sererayna kokiyan ew duê hêviyê da ye ku peywendiyên bihêz navbera her du welatan da hebît. Ev tevêvateyê ku Meksîko bi Amerîka re tekliyeke nû dixwaze û ev tekliyek nû di navbera hemî welatên Amerîkî de pêşniyar dike ku têde destberdan û biryardana di çarenivîsa ti welatan tune be. Her du kombûna bilinda her du Amerîka û kombûna gel bi dimahî hatin. Kombûna fermî destkeftên xwe ragihandin û kombûna gel jî xwe pêşandaneka dî kirin. زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. لە ئێستادا هەمووان چاوەڕوانی کۆبوونەوە باڵاکانی وڵاتانی ئەندامی ناتۆ دەکەن تا بزانن ئایا ئەندامەتی سوید و فنلەندا پەسەند دەکرێت یان نا و یاخود تورکیا لەسەر هەڵوێستەکەی خۆی بۆ دژایەتیکردنی ئەندامەتیان بەردەوام دەبێت یان نا. شارەزایان دەڵێن لە ئێستادا کەس ناتوانێت پێشبینی ئەو کۆبوونەوانە بکات کە لە کۆتایی ئەم مانگە لە مەدرید بەڕێوە دەچن. ji ber ku saziyên lêkolînan li Stockholmê ne agahdarî naverokê danûstandinên rayedarên Swîd û Finlandê ne bi Tirkiya ra, şarezan nikarin pêşbîniya encamên civîna bilind a rêberên NATO li dawiya vê mehê li Medrîdê bikin. Em ew kesên çavdêriya rewşa Tirkiyê dikin bi tenê dikarin texmînan bikin û bi bîra xwe bînin ku biryara siyaseta derva gelekî navendî ye. Di destê wezîrê derve de ye û Erdogan xwedî peyva dawiye. Loma texmînkirin jî karekî sext e. Lê yek dikare bi bîra xwe bîne ku rewşa Erdogan di rawergirtinan de ne baş e li dema ku hilbijartin li pêş wî ne. Renge helwesta wî hewlek be ji bo misogerkirina serkeftineke siyasî bi rêka bersîngirtina emperyalîzma rojava bi gotina wî. Şareza û lêkolerên taybetên rewşa Tirkiya dizanin arasteyek ji bo dabirîna Tirkiya ji Rojava heye. Lê dibêjin Ewropî naxwazin pêtir Tirkiya beref Ewropa Asya pal bidin. Ez dizanim di navsaziyên ewlekariyê de li Enqerê arasteyek bihêz heye beref Ewropa Asya. Ew dixwazin girêdana bi Rojava re bibirin. Ev mijare di medyaya Tirkî de gelek germ e. Li Ewropa em hez nakin Tirkiyê beref Rûsya, Çînê û Îranê ve bêdpaldan. Eger bû serederî pêra dê gelek alôz be. Divêt em dev ji hewcedariya rola qanûnê bernedîn, wek Tirkiyê. Lê dîsan jî Ewropî çavê xwe digirin dema behs were ser pêşêliya rolê qanûnê li Tirkiya. Turkey occupies a very important strategic
تورکیه جهک استراتیجی و گرنگ هەیە کنترۆلا دەواازەیە دەریایە ڕەش بەرف دەریایە ناوەڕاست دکە کنترۆلا ڕێکی ڕۆژهلاتێ بەرف ئەوروپای دکە بفەرمی دسازیین ڕۆژ ئاوادایە لەوان نەت بەرژەوەندیە گەلێک لایەناندایە و تورکیا ji ڕۆژ ئاوا وەرە دوورخستن حتا ئەگەر کریارên Tirkiye nebdi lêwan bin yan hez ji Tirkiye jî nekin. Ji bîr neke destê Ewropal serdilê wê ye ji tirsa nêzîkî 4 milyon penaberên Sûrî ku Tirkiyeyê ew ragirtine. Rayedarên Tirkiye niha wê mijarê bi eşkereyî nadin rûyê Ewropiyan lê dixwazin Ewropî reftarê xwe bi Kurdan re biguherin û azadiya kesayetî û saziyên girêdayê PKK û rêveberiya xwesira Demokrata Bakurê Rojhilata Sûriyê sunûrdar bikin. وی پێ نەخۆشە وڵاتێکی وەک سوێد ڕفتارێ وێ جودا لە هەمبەر دۆزا کوردان و هێزên کوردên Sûriyê bibe endama NATOyê û ne dûre ku ev diyariyek be ji serokê Rûsî Vladimir Putin re heta ku bêje Erdogan dostekî baş e. Ji tirsa guherîneka bi wî rengî di biryara siyasî ya hikûmeta nihaya Tirkiyê de şareza pêşbîniya encamên vîtokirina Enkerê dikin ji bo endametiya du welatên Bakurê Ewropa di NATO de. اگر ترکیه لجوینا بلند یا مدریده ویتو بکار آنی او دی بهای وی بده بریکه که جریکان نها ام نزانین دی به چه آوایی به ترکیه حوجداری کارداریا روژاوایه حوجداری چکی امریکایه فترج چکی سوید و فنلنده اگر 29 انداما بگرمی پیشوازی لسوید و فنلندی کر ترکیه دی حسب ودرگرنا خواب بگه Civîna bilinda NATO li dawiya vê mehê li Madrîdê dê ji bo daraştina stratejiyeta 10 salên dahatî be û diyara biryara Tirkiya li ser endametiya Swêd û Finland di NATO da dê arasteyeka wê stratejiyetê destnîşan bike. Di hevpeyvîneka taybet de digel dengê Amerîka seroka desteya rêveber a Partiya Yekîtiya Demokratîka Sûriyê Mesedê İlham Ehmed balkişande ser tevgera diplomatîka Mesedê ji bo rêgirtinê lê êrişeka nû ya Tirkiye li ser herêmên Kurdan li Sûriyê her wesa wê helwestên nifneteweyên li hemberî gefên Tirkiye nirxandin û balkişand ser şertûmercên yekgirtina opozisyona Sûrî û rastiya ku herêma wan negefe li ser ewlehiya Tirkiye. Zana Umer peyamêrê dengê Amerîka li Qamişlo bi xanim İlham Ehmed re axiftiye. بینەر چوپینەرên dengê Amerîka carek din ji herêmên rêveberiya xweser li Sûriyê dem baş. Vê carê heypeyvîneke taybet de li gel seroka desteya rêvebir ya Meclisa Sûriya Demokratîk Mesede Brêz İlham Ehmed. Spas got we ev dem ji bo me veqetan. Spas baş. Ji xwe em ji gefên Tirkiyeyê ya got dibêje dest bi operasyonekê li dijî herêmên rêveberiya xweser bike em dest pê bikin. Gera we tevgera wanî diplomatîk li dijî gorê girtin ji bo vê operasyonê çi ne? Dikariş merbêje yanî. Helwestên geheyî. Yani piştî çend car daxuyaniyên dewleta Tirkiye çi bûn rayedarên dewleta Tirkiye derbarê operasyonan de û hem yani di hêlê ragihandînê de gelek deng pêxistin bi vê meselê ve danûstandinê me gelek aliyan çi bûn Rusya, Amerika, Avrupa, devletên Arab gelek aliyan de danûstandinê me gel wana henin û em hewl didin ji wana bersîveke zelal bigirin di vê derbarê de yanî wê encam çi bibe vê rastî wê êriş çê bibe li beramber wê helwest wê çi bin. Tiştê ku heya niha em dixwazin berî yani ji bo ku tu êriş neqewin bi rastî ji ber encamên ê ku diva operasyonê de derbikeve encamên hêlî mirovahî de gelek texrîbatê mezin wê bixurabîne. Ew qas xampê Daeş li vê derênin, ew qas girtiyên Daeşê li vê derênin. Di encam da yani êrişeke wiha çê bibe hem ewlehiya navdewletî dikeve tehlîkê de û hem jî yê herêmê xelkên 5 milyon însan li va herêma dijîn. Jiyana ew qasa mirov cardin dikeve xeteriyê rêl pêşiya penaberiyeke mezin carekî wê vebike rêl pêşiya kuştinan wê vebike di vî şerî de di encamê vî şerî de dibe hêzên me bi ser bikevin jî qezenc bikin lê
ده انجام دا هم دولت ترکیه او بخوا ضربين جرام بخوا هم جي دوندر هرمي ده تخريبات جالك نظر ويجي بجبو فيا دانو ستاندري مال جالك عاليا هنم بتايبت جبو و قرتين داعشي او لهيا ناف دولتي هروها يعني جبورا وستاندنا وان اوبراسيونا يعني جيفا تهديدين كوتين كرن برتكين زلال بين استاندن حتى بنها خيايا يعني رايا جيشتي براستي د نرازيبونا كدايه لبرامبر وان اوبراسيونان وصا خيايا جيك وهر كس عليا خدا هم بداخيانيان خو هم بهالوستن خود نافدا نتويك بوي يكتي اوروبا هروها حمي آلين ايكو مبارا دانوستاندن روسيا يا امريكا هر كس جيد بيجن اوبراسيونا كفي شكلي نگونجاوا ام راس نابينن بفيش يوازي ام خازن ناوا وان هالوسط تفيدا وصا بيجهن برتك كيل برامبر و هالوستن دولة تركيا يرشكر اف هالوستن اريني هاجر ام بناف بكن و تيراوي بكن و ري بكن لبر ايري شكي تبا دبي باوري دي يند او كارن دانوستاندو دبلوماسيا دا براستي يعني جبوكو كاريستك انساني چيره انجام بگیره گلک باشه و هولدان مجید وی چرچه دانه یعنی بیکو ایرش چیه به دیالوگم به داستان به نشاندانا انجام شرم به وی شوازی ده شر نحقن يعني ایرش نحقن ایکل سرمتین کرن دوی وارده ام هاو ددن بر بویفا ببن هالوسطى امريكا بتايبتي هون تشاود نرخينه يعني امريكا جالك جار داخليني خدا جي نشان دانه دانو ساندنا دا جي وها دبيجن ايرشك بيشي وازي ام نبيرانا ام راسنا بينن حتى او بخوجي فكري دبيجن ودبينن جي ايرشك وها و كاريستك تشاو بخرابيني جيل سربينا زلال دبيجن هالوسطى روسيا هي ونشاود نرخينه روسيا جيد في واردة يعني جراني جبوكو اف سينور بي باراستن اما ده هي خو نشان ددن جبوكو يعني باراستنا سينور بيكرن دوی واردة گاوین پراتیک ایکو تن خواستن چنن بتایبت آنیندنا هیزکی یان جید وی واردة کاربن ترکیه ده آستاکی دا وان ایرش راوستینن حیابنها هلوستن وهان دجاري بالكيش جو هناك هالوستن ريجيما سوريا الشامي دنجي بلنتر جيين بري لسر هبونا تركيا بجشتيد سوريا ده هون فيار دبينن يعني قالوا هون شاود نرخين هالوسطى شام شام باورد كم في جاري جرك دوي قناعته دا بي ايرشك في جاري بي كرن تجار نوك جارين برينا ناش بي جارين بري زيادتر و حلب ده خطرية دابه وحتى شام ده خطرية دابه إيريشا كواها ونهسان به جبوه جي شام عالية خدا دنگه كوسا جي درب كويكي ده مديت گرينگن يعني او جي آمده بونه خو نشان بده لبرانبر هر رنگي إيريشا كي كل سر آخا سوري بكرن و براستی و داره وک پرچک آخا سوری ببینه مخابن حتی بنها او جی آلیه خدا وک سانکی جیانا مروفین کلوا داره جیان دکن ندخموان دایه او قاس ایرشین کل سر و آخه چید بین ندخموان دایه جوانا نهاد که برتک کی نشان بدن و جاره برتک ام دبینن لوازم قلسن يعني دنتوي يك بويدو هندها باشترت كارن دنگه خبلن وكنه في واردة هنجي هالوستن قلسن يعني تاني بداخيانيان واتشينا به الفي داري ام كارم بيجن سباس بو او دما تشبو ماذا قطان سباس بو اجي الفي داري ام دقين داويا في هاي بيفيني حتى جارة كدن هاي بيفيني كدن دا جهري من ريفابريا خسر لسوريا ببينين خير وخشيده دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پزانین و نوچین جیهانه لروجا جیهانیا ریگرتن لکارکرنا زاروکان ایرو 12 مهاشش خزیرانی
پارێزگەها دۆکی هێنەک داتایان ئەشکرا دکە ئەو دەبێژە ڕۆژانە نێزیکی 1200 زارۆک لە پارێزگای کار دەکەن جوانە 900 کوڕ و 300 کچن و پتر ji hezaran jiwan jî di nav bajarê dihokê bi xwe dane. Zarokên ku divê raporta Peyamêrî dengê Amerîka salan balayî de diaxivin bi rezamendiya dê û babên wan bû. Di roja cîhanî ya berhingaribûna karkirina zaroyan eger em behsê bajêrê dihûkê bikin dêbînin hêdî karkirin û xastina zaroyan li trafîk û sercade û di parkan da ya dibîte diyar de. Em heqê cerexonî xirtiyan. Bavê me amile. Tu rojê çend saet alverê? Hema 2 saetek 3 saetek. Êvariya tê spêdaya? Ez sêvorî tem heta Megrebe. Heta Megrebe? Bele. Tu tiştekî şûlke şûlekî xelkarî karîya wat kir? Elhamdülillah me rojê 10,000-15,000. Abatazî. Takunaha ne hikûmetê ne jî rêveberî û saziyên parastina zaroyan neşiyane karkirina zaroyan kêm bikin yan berefnemanê bibin. Ez heqê îcara xwe xirvet kerim. Tu çi roj tê ve çi wext? Hema van heynamî cara. Babû dayîkê te têlin tu şûl bike? Bavê me emirê xwedê kiriye. Bes dayîk te ye? û dayîka te têlî tu bidî şûl bike? Ava tazya, ya bacina miskafî keke çikolat, ava tazî govek. Ya bacina miskafî. Çarê têm heta 12 şerê. Heta 12 şerê? Bel. û tu çi firûşî verê? Çaya, ava, tofkên ke bacina miskafî keke çikolat. Toftinê andekê dijgah? Ez û bavê xwe nelverê. Bel. Yani evet bîte dahatek bû mala we? Elhamdülillah. Baja rojê de 15,000 elhamdülillah xêra xwe. Tilî tilverê karke yan hêj Ne, ez û bavê xwe verê tenê belê. Li dîv amarên rêxistiya mendal parêziya dihok 1200 zaro lê dihokê kar dikin ku 900 ji wan kurin û evên dî keçin we 1006 di nava senterê parêzgeha dihokê da kar dikin. Zaro hene jiyê wan di navbera 7 bû 9 salî da ye ta ku 12 şevê li ser caddane çi bû xazûkiyê û çi bû karkirinê. Selam valayî dengê Amerîka Duhok. لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی کارکردنی مناڵاندا بەڕێوەبەرایەتی خۆسەر لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەوڵ دەدات مافی مناڵان بە ڕێگای یاساکان بپارێزێت بەهۆی شەڕی ناوخۆ لە سووریا هەزاران منداڵ لە خوێندن دابڕاون و کار دەکەن بەڵام بەڕێوەبەرایەتی خۆسەر هەوڵ دەدات کارکردنی مناڵان سنووردار بکات و مافەکانیان بپارێزێت. Di nava bazara Qamişlo de bi hezaran zarok di karên cûr bi cûr de kar dikin. Li vê bazarê hin zarok li gel bavê xwe, hin jî ji bo alîkariya malbatê xwe neçarî kar dikin. Mihemed İbrahîm di zarok li cem wî kar dikin. Dibêje rewşa jiyanê gelekî dijwar e lewra pêwîst e her kes di malê de kar bikin da ku debara jiyana xwe ya rojane bikin. Xwedê ma got zarok bê mezin bi îro ne şoxlê meşet zehmet bû. Zehmet bû yanî. û şoxil jî kêm bû fetreka piştî tehdîdê تهديدانا ما وشغل كيمبو ودائما هامي جرين ساعات دوية مش تمالي يعني ايرو تشن مالي دون دوي بشغلن حتى يعني دوي بشغلن قلنا شغل معيشات زحمته بو Li gorî saziyên mafê mirovan karkirina zarokan yek ji diyardeyên herî metirsidar e gobandoreke neyînî li ser jiyana wan duwarê derûnî, saxlemî û civakî dike û wan ji qunaxa zaroktiyê bêpar dike û ya herî xerab dûrî dibistanê û xwendinê diçin. Rêvebera Komeleya Mafê Mirovan ya Herêma Cezîrê evîn Cum'a dibêje ji ber rewşa şer her roj ev diyar de berfireh dibe û zarok di karên cuda te têne bikaranîn. Cum'a diyar dike got wan navê 135 zarokan karker tomar kirine û rewşa wan lêkolîn dikin. Lê hejmara zarokên karker di bazarên Herêma Cezîrê de bi 10 qatan ji vê hejmarê bêtir e. وەک میناک لە قامشلۆ ئەحسائی کرد دۆرا 135 زارۆکە هەنجوە کەچ بوونجی دهاتن بکارانین دکارن جودا جودا د صناعة د پر معملة د حتى درهشنا بلوك و باران دجي دهاتن تیم بکارانین
لالیەکی din saziyên rêveberiya xweseriyên têkildarî rewşa karûbarên zarokan diyar dikin got hewlên wan di derbarê başkirina şert û mercên karkirina zarokan û parastina mafê wan de heye. Endama komîteya amedekar a zagona mafê zarokan Mizgîn Hesen dibêje. Di benda pêncî de ya reşpilika yasayî ya pêşbîn nabe zarok êmî temenê 15 salî kar bike. Her wiha şert û mercên karkirina zarokaniyê jêr 15 sala de jî hene. Di mada pêncî de behsa mafê zarokên êgo kar dikin têkirin. Ew maf gereke yanî ji bo zarokê werne misogerkirin yek jê zarok gereke dibin temenê 15 salî re newê bi kar anîn û ser 15 salî re jî gereke bi şert û merc werê bi kar anîn. Zarok gereke tenê 4 saetan di rojê de kar bike, saetek jî navber bistêne. Cê zarokê gereke ji dervî mezin abe demê gomebî hebe yanî razan hebe. Adin gereke xwediyê kar hemû mafê zarokê li cem xwe misoger bike, meselê tendurustiya wî, meselê şopandina karê wî êgo dike, dîsa rewşa wî a civakî mûçeyê wî hemû tiştê wî nake li cem xwe misoger bike, tomar bike, navê wî, temenê wî çi karî dike û desteya karûbarê civakî a ku berpirsyarê meselê xebtandina zarokan û rewşa zarokan ew jî gereke vê kesên ku zaroka li cem xwe bi kar tênin û cihê karan bişopêne wan zaroka bişopêne heger bin pêkirinekî mafê zaroka hebe ew li ser bisekine û kesên sûcdar ceza bike. Di sala 2022 de netewên yekbûyî roja 12 Hezêranê weke rojeke taybet ji bo têkoşîna li dijî karkirina zarokan nîşan kiriye. Li gorî netewên yekbûyî mebesta wê ji vê rojê balê bikişînin ser rewşa karkirina zarokan û dabînkirina hewlên pêwîst ji bo jinavbirina vê diyardeyê li cîhanê. Karbidestên rêveberiya xweser li Bakur û Jilatê Sûriyê jî hew didin got biriya not û dibendên qanûnî asta hemû diyardeyên neyînî li ser zarokan li herêmê kêm bikin. Lê pirs dimîne gelo heya kîjan radeyê ev yek pêkan e di rewşa خراب یا گو هریم تیره در باست دوه. زانا عمر دنگی امریکا قامشلو. هەروکو ئاماژەمان پێکرم ڕۆدوانزەی مانگی 6 ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی کارکردنی منداڵانە دروشمی ئەم ساڵی نەتەوەی گرتوەکان بۆ ئەم ڕۆژە داوای پاراستنی کۆمەڵایەتی گشتگیر لە پێناو نەهێشتنی کارکردنی منداڵان دەکات. کورد کۆنێکشن میواندارێتی دکتۆر عارف حیتۆ بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان دەکات. دکتۆر سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەین. لە یاساکانی هەرێمی کوردستاندا مافی منداڵان هەیە، بەڵام هێشتا دەبینین ژمارێکی زۆری منداڵ لەسەر شەقامەکان و کار دەکەن، تەنانەت منداڵانی تەمەنی خوێندنی سەرەتاییش. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ زۆر سپاس هێرۆخان هەڵبەتە ئەو یاسانەی کە باسی کارکردنی منداڵ دەکە و باسی مافی منداڵ دەکە یاسای زۆر تند و زۆر ڕێکوپێکن. هەڵبەتە لە یاسای چاودێری کۆمەڵاتی ئاماژە پێدراوە، لە یاسای کاریش ئاماژە پێدراوە کە نابێ منداڵی خوار تەمەن 15 ساڵی ئیش بکاتن و فەسلێکی کامل لەسەر چوونێتی ئیشپێکردنی منداڵانی تەمەن 15 ساڵ حتا 18 ساڵ لەنێوان ئەوەدا کە مەرج و شروعی خۆی باز کراوە و ئەوە نزیکەی 10 ساڵێکە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی لەسەر یاسایەکی دیکە ئیش دەکاتن کە تایبەت من بێت بە پاراستنی مافی منداڵەوە. ئەو یاسا تا ئێستا لە دانوستاندندایە تاو نەبوو نەگەشتە پەرلەمان بۆ پەسەندکردن. تاوان ئەوە کۆمەڵە شەریکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی ئێنیش لەگەڵ ئەو یاسادان و سیاسەتی پاراستنی مافی منداڵ پەسەندکراوە، بەڵام وەکو یاسا تا ئێستا هەر کاری لەسەر دەگەن. کاری سەرەکی سەرڕای ئەو یاسایانە و سەرڕای ئەو بەدوەدا چۆنانەی سەرڕای ئەوەی کە ڕێکخراوی منداڵ پارێز و ڕێکخراوی یونیسف و بە هەماهنگگی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و هەماهنگگی لەگەڵ بەڕێوەبەرەکانی کار و بەردەکانی دەستەبەری کۆمەڵایەتی کە پشکنەرەکانی کار لەگەڵ لیژنەکان دەردەچن و بەدوەداچوونی منداڵانی ئیشکار. بەڵێ دکتۆر عارف گوێت لێمە بەداخەوە لەواچێ پەیوەندەکەمان لەگەڵ دکتۆر عارفە پچراوە، بەڵێ دەرهێنەری بەرنامە ئاگادار مەکاتەوە هەوڵ دەداتەوە پەیوەندێکی لەگەڵ دکتۆر عارف
ڕێک بخاتەوە. ئازیزان هەروکو ئاماژەمان پێکرد لە سەرەتای بەرنامەکەشەوە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی کارکردنی منداڵانە وەکو دەزانین کە ئەمەش مافی منداڵان لە کۆمەڵێک یاسادا پارێزراوە بەڵام دەبینین ئێستاش لە هەرێمی کوردستان و لە بەشێکی زۆری جیهاندا منداڵان لەسەر شەقامەکان کار دەکەن و دەچمە لای هاوکارم دەخیل باسی کارکردنی منداڵان دەکەین. حتمما تۆش بینوتیان لێرە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا شتێکی زۆر نامۆیە تۆ مناڵێک ببینی لەسەر شەقامەکان کارەکات بە تاوان لە قەڵم دەدرین بێگومان ئەمە کەسی کە ئەو مناڵی هێناوە کاری پێکاتن بێگومان جزای هەیە. و هەروەها جگە لەوەش لێپرسینەوە لە دایک و باوکی منداڵەکەش ئەکرێت چونکە ئەم منداڵە مافی هەیە یعنی هەموو مافەکانی پارێزرا و هاوکاری ئەو دایک و باوکانش هەیە کە نەتوانن منداڵی خۆیان بخێوە. لە گۆڕاگوتنێت دکتۆر عارف ڕاستەژی ڕاستایەکە گەلک تند لە هەرێما کوردستانە عێراقیژی هەیە و لە گەلک وڵاتانژی هەیە لێ پرس هەندێکدا ئەو یاسا بدرستی ناین جێبەجێکردن و منا زاڕۆ بێنە پاراستن کاری نەلوختی خوا. بەڵێ بێگومان بەڵێ ئەوە بەداخەوە وەکو ئاگاش لێ بووێمە گفتوگۆکەمان بەردەوام بوو لەگەڵ دکتۆر عارف کە ئەو باشترین کەس بوو کە بتوانێت وەڵامی ئەو پرسیارانەمان بداتەوە. دروشمی ئەم ساڵی نەتەوەیەکگرتوەکان پاراستنی کۆمەڵایەتی گشتگیرە لە پێناو نەهێشتنی کارکردن بەڵام ئایا لە هەرێمی کوردستاندا ئەم پاراستنی کۆمەڵایەتیە تا چەندێک با بڵێن دەستەبەرە بۆ دایک و باوکەکان کە بتوانێت هیویدارین و ئەم بکار بن vê بابەتێ بتر بەڵێ بەحث بکەن لێ بەرنامەمەژی هەر بەردەوامە. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرم و گورتترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. سەدان خۆپیشاندەر لە ڕۆژی شەمە پردی نێوان بەسرە و بەغدایان لە عێراقدا خست لە هەوڵێکدا بۆ فشار خستنە سەر حکوومەت تا دەرفەتی تەواویان پێ بدات بۆ کارکردن لە کارگەکانی نەوتدا. زۆربەی خۆپیشاندەران بە ڕۆژانە کاریان دەکرد و بەڵێنیان پێدرا بوو کاری تەواویان لەلایەن حکوومەتەوە بۆ بدۆزرێتەوە بەڵام دەڵێن کارەکانیان لە ناکاو کۆتایی پێهاتووە و بەڵێنەکان بۆ دامەزراندنیان بۆ کارکردن نەهاتۆ دەدی. خۆپیشاندان لە خاڵی پشکنینی ئەلسیداری دەرەوەی بەسرە دەستی پێکردو لەوێ ڕێگە لە بار هەڵگرەکان کاربەدەستان و کارمەندانی کارگەکەی نەوت گیرا تا بچنە نێو شارەکەوە. و سازیên dije tîroreyên Iraqê di rêza duem û pileya çarem de bûn li ser astê cîhanê di pêşbirkiya şervanên nêfneteweyên operasyonên dijî taybetên dijî tîrorê da pêşbirkî li Ordinê duhşembiyê hatibû rêxistin. Di operasyonên dije tîroristan da di nav bacaran da sazî û tîmên Iraqê rêza duem bi dest xistin û di operasyonên tîmên hevbeş da ketina rêza çarê. Çil tîm û heştî tîm û çil welat yên cihên cîhanê beşdarî dê pêşbirkiyê da dikir. Saziyên dije tîrorê yên Iraqê rolek mezin dê şerê rizgarkirina bajarê Mosulê de leyîstin ji komela Dewleta İslamî Daeş li salên 2016 heta 2017. Ji wî demî were wan sazî û hêzên taybet gelek operasyon li dijî Daeş encam dane bi taybetî li parêzgehên Mosul, Enbar û Diyala. نایس ڕێکخراوێکی هاوکاری پەنابەرانە لە ناشڤێڵ و زۆربەی کارمەندەکانی خۆیان ڕۆژێک لە ڕۆژان پەنابەر بوون. فواد سولێمان یەکێکە لە کارمەندەکانی کە پێشتر خۆی پەنابەر بوو و پێی خۆشە لە ئێستادا دەتوانێت لە ڕێی ئەم ڕێکخراوەوە هاوکاری خەڵکی بکات. لە نێو کول و کەلەبەرەکانی کۆچ و چیرۆکەکانی جێی هەموو بەسەرهاتەکانە بنەوە لەوانەی دەگەنە جێ و لەوانەش بەو هیوایەوە سەر دەدێنەوە. ئەم هاوڵاتیە کوردەی شاری هەولێر لەوانە بووە لە فڕۆکەخانەی وڵاتێکی ترەوە بەرەو ئەمریکا دەیگەڕێنەوە بۆ هەولێر بەڵام ئێستا لێرەیە خۆشی خزمەت بە کۆچبەرانەکات. زۆر سیر بوو تەڵەن تووشی شۆک بووین ینی ئێمەیان گەڕاندەوە من لە ڕێگا لە
قاهیڕایانی وتیانەوە ناتوان سەفەر بکەن بەڕاستی پێم سیر بوو تووشی شۆ بووم بەڵام ینی کۆتایی چیرۆکە زۆر خۆش بوو لێرە پێشوازێکی یەکجار گەرمیان لێکردین خەڵکەکە و من جستا زۆر خۆشحاڵمەوە بۆ نزیکەی 4 ساڵ لێرە ژیان بەردەوامە و دەستمان بەو ژیانە کرد و یارمەتی خەڵک دەدەم لێرە و زۆر خۆشحاڵم. ڕۆژانە لەم ڕێکخراوە نایس کاری کۆچبەرەکان بەڕێوە دەبات هەموو کات شتێ لە یادەوەریدایە وای لێ دەکات گەرم و گورتر بە تانک داوای کۆچبەرەکانەوە بچێت خۆوتنی دەردەدار دەزانێ سوێی ئازار واتای چییە؟ زۆر خۆشحاڵم کە یارمەتی ئەو پەناهەندانە دەدەم کە دێنە ئێرە چونکە ئەمن بە خۆم یعنی بە فعلی بەو حاڵەتەدا تێپەڕی بووم من هەموو جارە خۆم دێتەوە بیر کە دەیان بینم من چکە دەزانم ئەوان هەست بەچی دەکەن کە لە وڵاتێکی تر هاتنە ئێرە تەبەن کللتوری جیایە ژیانێکی نوێیە بە تایبەتی ئەو پەناهەندە ئەفغانیانە بەڕاستی لەبەر ئەوەی هەندێکیان ینی خێزانەکانیان بوونە 2 کەرت و 3 کەرت ینی ئەوە زۆر جێداخا زۆر بە پەلا بۆ ئەو ڕووداوانەی کە ڕوویدا لە کابل ئەوانە هاتن هەندێکیان خۆیان هاتون پیاوەکان هەموو کات کە دەیان بینم من خۆم بەبیر دێتەوە بەڕاستی بن کاتێک ئاوام بەسەر هات کە دیپۆرت کرامەوە گەڕامەوە. ڕێکخراوی نایس لە ناشڤیل ماڵێکە بۆ کۆچبەرەکان زۆرێک لە کارمەندەکانیشی ڕۆژگارێک کۆچبەر بوون کوڕا هەولێرەکەش یەکێکە لەو سەربازە بوونانەی لای بەرپرسەکانیشی کارەکەی بە هەند وەرگیراوە. نایس یەکێکە لە ستافە هەمە چەشنەکان وەک نەتەوە یەکگرتوەکان وایە هەمە چەشنەیە و زوربەی کارمەندان پاڵنەرێکی بەهێز لە پشتیانە سەبارەت بۆی کە دەیکەن دەرحەق بە کۆچبەر ئەوان دەزانن کە چەندە پێویستیان بە تەنگەوە هاتن و خۆشەویستی هەیە. ئۆدیت کراین لە وەزارەتی خارجی ئەمریکی داوایان کرد ئۆدیتی ئیشەکانمان بکەن طبعاً کە ئۆدیت دەکەن چەند کلایەنتێکە دەبژێرن و چەند کەیس فایلێکە دەبژێرن و چەند کەیس وەرکەرەکە دەبژێرن من ینی لە 5 کلایەنت دوانیان هی من بوون لە 5 کەیس دوانیان هی من بووم لە 5 کەیس وەرکەر من و یەکتر بووین تێدەگەی کەیس فایلەکانم دەرەجە 1 دەرچوو کلایەنتەکەم باشترین فیدباکی دابوو و مقابلەکەی خۆم ژنێک بوو لە وەزاری خارجی ئەمریکا مقابلەی لە کردم 2 ساعت لە ئاخیری گوتی ئەتووە خۆت تەحزیرت کرد بوو چی ئەم پرسیارەکاندەوە هەمووی پێرفێکت جوابت داوە. هاتن بۆ ئەمریکا وەکو کۆچبەر ئێمە لە ئالەنگاریەکان و ڕوبەڕووبوونەوەکان تێدەگەین جێگیربوون لە وڵاتێکی نوێ و ڕوبەڕووبوونەوەی کولتورێکی تازە هەرچی هاوڕێ و کەسە جێت هێشتون و سەر لە نوێ دەست پێ دەکەیتەوە. ئەمریکا وڵاتی کۆچبەران و ساڵانە بە سەدان هەزار کۆچبەر ڕووی تێکات ساڵی ڕابردوو لە دوای پاشەکشەی ئەمریکا لە ئەفغانستان کۆچی بەلێشاوی ئەفغانەکان بوو. لە پاشەڕی رووسیا ئۆکرانیا ئێستا سەردەمی هاتنی ئۆکرانیەکانە. کۆچبەر دوای چاوەڕوانێکی زۆر ئەو سادیان بۆ ئەمریکا دوای چاوپێکەوتنێکی زۆر ئەوەندە زۆر دەخایێنێت تا دەگەنە ئەمریکا. لە جیهاندا زیاتر لە 8 ملیۆن کەس بێماڵ و حاڵ هەن کەمتر لە سەدایەکیان ڕوودەکەنە وڵاتی دووەم و ئەمریکاش. سەرڕای ئەوەی زیاتر لە 4 ساڵە لە ئەمریکایە و ژیانێکی تاڕادەیەک ئارام دەگوزەرێنن وەلێ هێشتا شادۆی ئەو چیرۆکەی ڕابردوو لێرەیە. زۆر ناخۆشە ئەنێ زۆر هەستیان پێ دەکەم کە دێنە ئێرە خاستان هەموو جارێت بە فواد شەرم کە لە گەریانە باسییانە کادێت تۆمارێ ئەرم زۆر ئاگات لێ من زۆر ئەویان بکات. لە نێو ماڵەکەی لە ناشڤیل چیرۆکی سەرکەوتنی کۆچبەرێکی کورد لێرەیە کە سوێی چیرۆکێکی ڕابردوو بە دووی سەرکەوتنی ئەمڕۆوەیە. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا شاری ناشڤیل ویلایەتی تێنیسی.
بەڵێ ئازان جارێکی تر دەگەڕێنەوە لای دکتۆر عارف حیتۆ بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان سەبارەت بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی کارکردنی منداڵان. دکتۆر دەگەڕێمەوە لای تۆ پێش ئەوەی کە سکایپەکە با بڵێن وتوێژەکەمان بە ڕێگای سکایپ بچڕێ باسمان لە یاساکانی هەرێمی کوردستان دەکرد بۆ ڕوبەڕووبوونەوەی کاری منداڵان. دەمەوێت ئێستا بێمە سەر ئەو پرسیاری کە دەزانین دروشمی ئەم ساڵی نەتەوە یەکگرتوەکان پاراستنی کۆمەڵایەتی گشتگیر لە پێناو نەهێشتنی کارکردنی منداڵانە. دەمەوێت بزانم پاراستنی کۆمەڵایەتی گشتگیر تا چەندێک لە هەرێمی کوردستاندا هەیە؟ بەێ پاراستنی کۆمەڵایەتی گیری بتاوان پێشتر ویستم باسی ئەو هۆکارانە بکەم چونکە هۆکارێکی زۆر گرنگ هەیە جگە لە هۆکاری ئابووری هۆکاری کەلتوریە یان کۆمەلگا کە بە چاوێکی بەرز سەیری ئەو منداڵانە دەکەن کە ئیش دەکەن تاوان چەند ئێمە بڵێن و خۆلی وشارکردنا بۆ بکەینەوە چونکە بابەتەکە بابەتێکی کۆمەڵاتی وەکو بڵم پاداشتێکی کۆمەڵاتیە ئەو بابەتە یعنی قەزاکردن لەسەر ئەو دیاردەیە یان با بڵێن ئەو حاڵەتانەی کە منداڵ ئیش دەکەن لە سەرجادە ئاسان نییە و ئەگەر ڕێکارە یاسایەکانیش بگرینە بەر بوو گرتنی دەستە سەرکردنی منداڵ یان لێستەندنەوەی منداڵەدا کوباک ئەویش ئاسان نییە لە کوردستان بە پێی کەلتوری کە هەمانە بەنسبەت کۆمەڵایەتی گشتگیر یان پاراستنی کۆمەڵاتی گشتگیر لە کوردستان بەڕاستی لە ئەو کابینە و دەبن لە کابینەکانی پێشووتریش بە شێوەیەکی زۆر جددی لەسەر بابەتی نەهێشتنی کارپێکردنی منداڵان کراوە و ئێستا لیجانەکانی پشکنین بە شێوەیەکی بەردەوام دەردەچن و بەدوادەچوون بۆ ئەو منداڵانە دەکەن. هەروەها ئێمە لە شاری دووک پێشتر سنتەرێکمان کرد بوو کە پێمە و دروپ ئین سنتەر ئەو مناڵانەی کە لەسەر جادە ئیش دەکەن و ناتوان ئیشنەکەیان دەمانهێنا ناو سنتەرێک و بە ڕێگەی میلیۆتێراپی هەم وشارکردنەوەی دایک و باوکەکانیانمان دەکرد و هەم وشارکردنەوەی منداڵەکان. بابەتەکە خۆی لە کوردستان دیاردەیەکی زۆر گەورە نییە چونکە کوردستان سێ شاری بچووکن و ئەو سێ شارە بچووکانە کۆمەڵی دام و دەستگای ڕاگەاندنمان هەیە ئەوانە هەمویان پێیکەوە بە شێوەیەکی زۆر جددی ئیشی لەسەر دەکەن دەبێنێتە ئەو هوکارە ئابوووریەی کە زۆر لە خێزانەکان لە بەهۆی نەمانی باوکەوەیان بە هەر هۆکارێکەوە کە تووشی قەیرانێکی ئابووری بوون مناڵەکانیان ئیش دەکەن ئەویش هەم چونکە کۆمەلگەی ئێمە کۆمەلگایەکی کولکتیڤە کۆمەلگایەکی پاڵپشتی یەکتر دەکاتن و هەم چونکە حکوومەتیش دەستی هاوکاری درێژ دەکاتن بۆن ئەگەر بزانڕێتن هاوکاری بۆ پێشکەش دەکەن بەڵام ساڕای ئەو هەوڵانە هەمویان منداڵان دەبینڕێن لە سەرجادە کە ئیش دەکەن و تیمەکانی ئێمەش بەردەوامن کە تیمی مشتەرەکن لە نێوان شارەوانی و ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان و ڕێکخراوی یونیسف و پشتنەرەکانی کار سەردانی شوێنەکان دەکەن. دکتۆر ئێستا با بڵین دەبینرێ منداڵانی تریژ منداڵانی پەنابەرانی سووریایی و هەروە ئێزیەکانیش ئەو منداڵانش کار دەکەن زۆ ئایا مافی ئەم منداڵانە ژوەکو مافی منداڵەکانی ترە ینی حکوومەت هاوکاری ئەو منداڵانش دەکات؟ هێروخان لە سەرەتایی دەستپێکردنی قەیرانەکە لە سەرەتای هاتنی پەنابەران و ئاوارەکانی حتا ئاوارەکانی ئێزیدیەکان و هی ئەمبار و مووسڵیش لە سەرەتاوە کوردستان بڕیارێکی داوە هەموو ئاوارە و پەنابەرەکان کە لە کوردستان دەگۆزەرێن هەمان مافی هاوڵاتیانی کوردستانی پێدرابوو چونکە ئاوارەکانیش هەر کوردن و حتا مافی کارکردنیشیان هەیە ئاوارەکان پەنابەرەکان ببورن ئەوەکان مافی خۆیانە مافی ڕاستمیخۆیان بەس پەنابەران مافی کارکردنیشان هەیە بە بۆیە بابەتی پاراستنی منداڵ چۆن حکوومەتی هەرمی کوردستان هەوڵ دەداتن مافی منداڵانی کورد بپارێزیتن بە هەمان شێوەش مافی منداڵانی ئاوارە و پەنابەرانیش دەپارێزیتن. بەڵێ دکتۆر عارف حیتۆ بەڕێوەبەری گشتی هەموو منداڵان دەکاتن. بەڵێ دکتۆر زۆر سپاس دەکەین کە لەم بەرنامەیەدا لەگەڵماندا بووی. سپاس هێروخان هەر بەردەوام بن. بەڵێ دەخی ئەمەش کارکردنی منداڵان لە جیهاندا کە هیوادارم ڕۆژێک بێت کە هیچ منداڵێک بۆ شێوەیە نەمێنێت لەسەر شەقامەکان لە بریەوە لە خوێندنگاکان بن و بخوێنن و نەک بەس هەند بەڵکو بهیڤیاک و هەندێک و مافی وانژ هەم ڕەنگین پێشێلیان پاراستی بەکو ئەف کاریوان پێشیلیەکە
هەرچەند وەکو دکتۆر عارفی تۆ خاڵێکە گەلک گرنگ بەحس کرد و بەلکی ئەو زارۆکی کار دکن لە ناوجادان خەڵک پەس نەوان دەدا ینی چاوە ئەها دەسێتە خۆش توزانی ینی مالباتاخوا هاوکاری با بڵێ بنامەڵەکەتی ئەە کێشە گەلەکە مەزن هیویدارم و ئەو ڕەوشە نەمینێت و وەسا بێ دیتن بەڵێ ئازان لێرشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ سلاوی هێرۆ زەنگەنە هەر شاد و بەختەوەربن بەدوعا